کێشەی موچەی هەرێمی کوردستان دووبارە هەولێر و بەغدا دەهێنێتەوە بۆ سەر مێزی دانوستان. لە دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران ئەم کێشەیە تەوەرێکی سەرەکی بوو. حکوومەتی هەرێم باز لە هاتنی شاندێک دەکات لە بەغداوە بۆ هەولێر لە ماوەی 2 ڕۆژی داهاتوو. وا پێشبینی دەکرێت ڕێککەوتنێکی سەرەتایی بکرێ بۆ ناردنی موچە. لەو ماوەی ڕابردوش ڕۆژ نەبووە کە خەریک نەبوو بین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە لەگەڵ دەسەڵاتداران لە بەغداش بەردەوام لە پەیوەندیدا بووین و دوێنێ شەو خۆم لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی دادوەریش قسەم کردووە و لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانش قسەم کردووە کە ئێمە بەرەو چارەسەری ئەم قەیرانە بڕۆین. ئەوانیش زۆر بە خوشحاڵیەوە ڕایانگەیاند کە ئامادەن لە ماوەیەکی زۆر نزیک لەم 1-2 ڕۆژەدا شاندێک بنێرن بۆ ئەوەی لەگەڵ ئێمە بکەونە گفتوگۆی ڕاست. حکوومەتی کوردستان ئەو هەڵبژاردەشی خستە ڕوو کە ئەگەر لەگەڵ بەغدا نەگەیشتونەتە ڕێککەوتن ئەوە موچە بە داهاتی ناوەخۆ دابەش دەکرێت. هیوا وایە یعنی کە بگەن بەیەک چکە بەڕاستی پرسی بودجە پرسی موچە خۆران و خانیشانی هەرێمی کوردستان پرسەکی گرینگە بابەتەکی گرینگە پێیوەستە بە قوتی هاوڵاتیانەوە بۆیە بەپێ ئەو ڕێکارە دەستوری و ئەو یاسایانەی کە هەیە بەپێ یاسای بودجە پێویستە چارەسەری بە پلەی بۆ بکرێ و من پێم وایە هەتا ئێستا ئەرزیەتەک هەیە ینی پانتاییەک هەیە هەردوو لای حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال لەو پانتاییە بە یەک بکەن کۆمەڵک مشتەڕەکات کۆمەڵێکە هاوبەشی هەیە لەسەر بودجە دەتوانن بە یەک بکەن بۆ ئەوەی بتوانن کۆتایی بە و مەلەفە بینن بە شێوەیەکی یەکجاری. لە حاڵی حازردا حکوومەتی کوردستان چاوەڕوانی گەڕێکی نوێی دانوستان دەکات لەگەڵ حکوومەتی فدرالی و تاوەکو ئێستا نازانرێت ئایا دەگەونە ڕێککەوتن یان ئەوەتە کێشەی موچە بەردەوام دەبێت. عەلی زەیتۆ، ڤار میدیا، هەولێر.